پێنجەمین بەشدار بوو بەهرەمەند ڕێبین لە شارۆچکەی سۆران با بفەرمێت. ڕێبین دەستت خۆش بێ زۆر سوپاس. دەنگیشت خۆش بێ بەس ڕێبین باش نەبوویت لەوەتی لە سەرەتای ستودیۆی ئەستێرانەوە لە یەکەمین قۆناغەوە دەستمان پێ کردووە ڕێبین دایمەن باش بووە
ئەمڕۆ من ڕێبینیش کەم دەبینی بۆچی؟ تەبقەی ئەم گۆرانەی کێ بۆی دەستنیشان کردی خۆت یا ئێمی بەرزترە چۆنە بێ ڕیان هێشتاوە خاتریان گرتووی تۆ دۆ ڕێمی فاسۆلاسی ئەزانیت وەک مۆسیقا ئەیزانی؟ ئەنێ ئەزانی ژەنیاری ئەتوانی ئەسفی مۆسیقاش بکەیت بەس بیستوتە ڕێ باشەیەمی وەنیە ئەخوانە کاک محەممەد بۆچی اختیاری و تەبقەیە نەزم قەدەوە ڕێبین نییە کە لە سەرتاوە بینیمانە ئەوەی بەرزی تێدانیشە ینی تەبقەی بەرزی تێدا نیە ینی ئەگەر لە میش جارێک لۆمان کرد بەرز بوو لە بۆی هی نامانەوە سەرڕێش ترەوە پرۆڤی خۆتی ئەگەر بزانین چۆن پرۆڤی کردبێ باش یان خراپ بەرحاڵ ڕێبینی وادارم سەرکەوتوی بەڵام تەبقەی خۆیەتی قەت ئەو ڕێبینەنی کە لە قۆناغی یەکەم و ئێمە بینیمانی تا ئەمڕۆ زۆر سپاس سەرکەوتوو